گفتگۆی تەوەری یەکەممان سەبارەت بە غەیبەت هەروەها زەمکردن بوختانکردن لە ئاینی ئیسلامە و هەروەها ڕۆڵی تۆڕە کۆمەڵایەتەکان لە زیاتر بڵاوبوونەوەی ئەم حاڵەتانەدا لەگەڵ مامۆستا ساماڵ بازیانی مامۆستای ئاینی کە ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵ ئێمەدایە ئامادەیە و گفتگۆی لەگەڵدا دەکەم. مامۆستا سڵاوت لێبێ و بەیانیت باش، سپاس بووی لەگەڵ ئێمەدا ئامادەی دەستپێک دەمەوێت لە ئاینی ئیسلام لە شەرعیە لە شەرعدا چۆن باس لە بوختان و زەمکردن کراوە. بله، بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم، وبعد. بياني جناب تانو سردم بياني أوفيسي NRT باش بێ خوای گەورە لە هەموو لایەکی قبولکە بە حەقت بابەتێکی گرینگە ئەم بابەتەکەوە ئێمە ڕاستەخۆ قسەی لەسەر بکەین لەبەر ئەوەی کەوا بە خراپ بەکارهێنانی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان لە کۆمەلگای ئێمەدا ئەمڕۆ بە شێوەیەکی وا بەکاردێتکەوە زیانی زیاترە لە سوودی ئەجا بۆیە جێی خۆیەتی کە ئەم بابەتە قسەی لەسەر بکرێ و زیاتر لەسەری بوەستین بۆ ئەوەی کەوا بتوانین بە شێوێ لە شێوەکان هاوڵاتیانی لێ ئاگادار بکەینەوە بۆ ئەوەی کەوا بتوانین زیاتر ئەم بابەتە لە سوودی کۆمەلگاکەمان بەکاربێنین نەک لە زەرەری. بێگومان مامۆستا ئێمەش هەر بە هەمان مەبەست تەوەری ئەمڕۆمان بەم بابەتە تایبەت کردووە کەواتە تۆ بە ئێمە بڵێت کە حکمی ناوزڕاندنی کەسێک لە ئاینی ئیسلامدا چۆن باسی لێوە کراوە، فەرمودەکانی پێغەمبەر سەبارەت بەم بابەتە چین لە قورئاندا باس کراوە؟ بەڵێ بە حەقەت ئەوەی کەوا معلومە ئەمە جارێ پێش هەموو شتێک کاتێ باسی غەیبەت دەکرێت لە ئیسلامدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێناسەی غەیبەتمان بۆ دەکات دەفەرمێ هو ذیکرک ئەخاکە بما یەکڕه واتە باسکردنی براکەتە بە شێوەیەک کەوا پێی ناخۆشە واتە هەر کاتێک مرۆڤێک شتێک پێی ناخۆش بێ پێی هەرەسان بێ پێی ئیزعاج بێت تۆ بەو شێوەیە باسی بکەی ئەوە پێی دەوترێ غەیبەت هەتا بەشێ لە عولەما فەرمیانە هەتا ئەگە لە بەردەمی خۆشی بێ هەتا ئەگە ئاگاشی لێبێ کە کاتێک بە شێوەیەک لە شێوەکان باسی سفتێکێکەکەی باسی هەڵوێستێکێکەکەی باسی شێوەیەک لە شێوەکانی جەستەی دەکەی ئەو پێی ناخۆش بێ ئەوە پێی دەوترێ غەیبەت. ئەجا بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک لەگەڵ یەکێ لە خێزانەکانی ئاوەستا بوو خێزانێکی تری هات بۆ لای ئەو خێزانەی کە هات بۆ لای تۆزێ باڵای کورد بوو لە دواییدا کە ڕۆی ئەمەی تر ئیشارەتی بۆ کرد وتی یا رسول الله ئەمە ئاوایە واتە باڵای کورتە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی چۆن ئەم بابەت وت چۆن ئەم قسەیەت کرد چۆن ئەمە بەرامبەر ئەو کەسە وتی یا رسول الله شتێکم وتووە کە ڕاستە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی قسەیەکت کرد ئەگەر بگێتە ناو ڕووبارێکەوە تاڵی دەکا واتە ئەگەر بێت و بە شێوەیە لە شێوەکان کەسێک عیبدارکەی بە بۆنەی هەر شتێکیەوە بە بۆنەی جەستەیەوە بە بۆنەی شێوەیەوە بە بۆنەی بابەتێکەوە کەوا پێی ناخۆشە ئەوە پێی دەوترێ غەیبەت. جا ئەوەی کە ئەمڕۆ دەبینرێت لە حەقیقەتە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا زۆر کات قسەی وا دەبینرێت کەوا ئینسان عیبدار دەکات لە هەر شێوێ بێت لە هەڵوێستی بێت لە شێوەی بێت لە ڕوخساری بێت ئەمە هەمووی شەرعەن جائیزە چونکە ئەبێ ئێمە ئەوە بزانین لەوانەیە جاری وا هەیە کەسانێکن وا دەزانن مامەڵەکردن و توانجدان و قسەکردن لە فەیسبوک شتێکە ئینسان تێیدا ئازادە شەرت نییە لەسەری بنووسرێ بەڵام ئێمە لە ئیسلامدا خدای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد واتە هەر وشەیەک ئینسان کە لە زمانی دەرچوو یان بەدەستی نووسی و بڵاوی کردەوە ئیلا خدای گەورە لەسەری دەینووسێ و لە ڕۆژی قیامەت شا لەسەری محاسبەی دەکا ئەگەر چاک ئەگەر خراپ. زۆر باشە مامۆستا سەبارەت بەوەی کە هەندێک جار کەسانێک هەڵدەستن بە باسکردنی کەسانی دەوروبەریان چ لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەیان لە ژیانی ڕۆژانەدا بێ وەکو تۆ باسیشر لێوەکە لەو فەرمودەی کە ئێستا داباسەکرد لەو حەدیثەی کە تۆ داباسەکرد بۆرە کاتێ باس دەکرێت پێی دەوترێت لێرەدا بۆستە پێویست ناکا باسکێڵە من تەنها ڕاستیەکانم وتو ئەو هەڵەیەکی کردووە من باسی هەڵەکەی ئەو ئەەکەم
یاخود ئەو کێشەیەکی هەیە من باسی کێشەکەی ئەو ئەەکەم لێرەدا چۆنە مامۆستا تۆ سەرنجت چییە لەسەر ئەمە لەسەروی کە غیبەتەکەکەن یاخود زەم یاخود باسی هەڵی بەرامبەرەکەیان دەکەن بەڵام خۆشیان بەلاوە ڕاستە خۆی لێرە و بابەتەکە لێرەوە دەست پێ دەکا جاری وایە ئێمە کێشەکەمان لەوەدایە پاسا و دەینەوە بۆ کارە ناشینەکانی خۆمان بۆ کارە چەوتەکانی خۆمان بۆ کارە خراپەکانی خۆمان ئێمە چێ بڕیاری دا پێمان چێ مافی ئەوەی دا پێمان کە باسی هەڵی خەڵک بکەین شەرعەن ئینسان بۆی نییە باسی خراپەی کەس بکە چکە خۆی ئەوە لەوەدایە غیبەتە بۆیە سەحابەکان فەرمویان یا ڕەسوڵڵا ئێمە ئەو شتێکەوە باسیەکەین تێیدا هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە غیبەتە خۆ ئەگە تێیدا نەبێ ئەوە پێی دەوتێ بوختان چکە دوو شتێ ئەبێمە جیاکەینەوە غیبەت و بوختان غیبەت ئەوەیە کەوا شتێک باز دەکەی لە کەسەکەدا فعلەن هەیە ئەوە غیبەتە بەڵام ئەگە خۆ تێیدا نەبێ ئەوە بوختانە و گەورەترە هیچ کەسێک مافی ئەوەی بە ئێمە نەداوە باز بێگومان غیبەت تا ڕادەیەک سزاکەی کەمترە لە بوختان چۆن غیبەت ئەوەیە کەوا شتەکەی تێدایە بەڵام بوختان ئەوەیە کە تێیدا نییە جا لەبەر ئەوە ئێمە دەبێ و بزانین هیچ کەسێک مافی ئەوەی نییە کەوا بێ باسی خراپەی کەسێک بکە هیچ کەسێک مافی ئەوەی نییە کەوا باسی شێوەیە لە شێوەکانی لەشی ئەو بکاویان ژیانی ئەو بکە چکە ئێمە کەس تەخوی نەکردوین ئێمە کەس بڕیاری پێنەداوین ئیلا لە کاتێکانە بێ جاری وا هەیە چەند حاڵەتێکەیە کە تایبەتە کەسێک دێ پرسیاری کەسێک لێ دەکا لەوان لەگەڵ یا تیجارەتەکە لەوان لەگەڵ یا خزمەتیەکە ئەلەو کاتەیە واجب شەرعی وایە کە تۆ ڕاستیەکان بڵێ ئەمما لە کاتی گشتیدا هیچ کەسێک مافی ئەوەی نییە کەوا باسی خراپەی کەسێ بکە ئەگەر واش بێت باسەکەمان لەوەدا ئەگەر واش ئەمە جاری وا هەیە یاخود دروستکردنی پەیوەندی لەگەڵ کەسێکدا چۆن پرسیاری ئەوە دەکرێت بەڵام مامۆستا ئەمەوێت سەرنج لەسەر ئەوە بزانم کە هەندێک جار ینی کەسانێک کێشەیەکیان تێدایە کە لە دەسەڵاتی خۆیان دانیە من کێشەیەک لە ڕوخسارمدا هەیە کێشەیەک لە جەستەمدا هەیە کێشەیەک لە قسەکردنمدا هەیە یاخود کێشێک لە سەوتی مندا هەیە دەبینیت لە دەوروبەری باسی لێوە دەکرانی بە هەڵی کەسەکەی دەزانرێت لە کاتێکدا ئەمە خودای گەورەوە دروستی کردووە سەرنج لەسەر ئەمە چێ مامۆستا ئیسلام چۆن باسی ئەمە دەکات بەڵێ یەکێک لە سەحابەکان هەبوو باڵای کورد بوو جەستەی زەعیف بوو ئەوە بوو کەوا ڕۆژێک لە چاوی سەحابەکانەوە بەسەر دارێکا سەرکەوت تو بزانە وشتێتی بەروبوومی ئەو دارە لێ بکاتەوە بیخوا کە کاتێ سەرکەوت پێیەکانی دەرکەوت پێیەکانی زۆر زەعیف بوون چکۆلە بوون ئەوە بوو کەوا سەحابەکان کە ئەو دیمەنەیان بینی پێکەنیتن وەک بلێ نەوعەنما بە چایەکی کەمەوە تەمەشایان کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاگای لەم دیمەنە بوو ئەوە بوو کەوا پێغەمبەری خوا تووڕە بوو لە سەحابەکان فەرمووی ئەوە بە پێی پێکەنن والله إن قدماه أثقل عند الله من جبل أحد أو ببي بيكنن والله هردو بايكي لشيء أحد قرصر الله خداي جورا واتار اللي ردا بيغمبري خوا صلى الله عليه وسلم أقدر ما عندكاتو كإنسان هيج كاتك بوينيا سوکایەتی و گاڵتەجاری بە کەسێک بکە بە بۆنەی شێوەیەکی لە شێوەکانی ئیتر زەعیفە بچکۆلەیە پێی باریکە دەمی جێڕە چاوی تەواو نییە دەستی چەوتە پێی چەوتە ئەمە خەڵقندەی خودای گەورەیە یعنی هەر یەک لە ئێمە کە کاتێک خودای گەورە دروستی کردوین ئێمە هیچێکین لە نیشانەکانی دەسەڵاتی خودای گەورە بۆیە لە ئیسلامدا ئەوە فێرکراوین کاتێک ئێمە کەسێکی ببینین کەوا ئەندامێکی تەواو نییە شەلە یاخود گۆجە یان لاڵە یان کوێرە برین الحمد لله الذي عافاني مما ابتلاك به وفضلني على كثير من خلق تفضيلا ئەبێ ئێمە وەکو نیشانەیەک لە نیشانەکانی خوددا تێبگەین برین خودایە سپاس بۆ تۆ کە ئێمەت بەو شێوەیە دروست کردووە و شێوەی منت جوانتر دروست کردو لە کەسانێکی تر ئەمە هەڵوێستی تەندروستە بەرامبەر ئەوەی کە کاتێک کەسێکی
دەبین ئەو کەسە شێوەی تەواو نییە نەک گاڵتەی پێ بکەین واتاوەکو فەرمودەکەمان باس کرد لە ئیسلامدا بە هیچ شێوەیەک ڕێنەدراوە کە ئێمە سوکاتی بە کەسێ بکەین لەبەر شێوێ لە شێوەکانی یان لەبەر دوومچاوی یان لەبەر پێی یان لەبەر هەر شوێنێکی کەوا عیبدار بێت. هەندێک جار بەمە ناوەستن ناو ناتۆرەشی لێ دەنێن بە شێوازێک بانگی دەکەن بۆ نمونەوەکو ئەوی کە تۆ باسێ کرد کەسێکە باڵای کورتە کێشێکی کەمی هەیە پێ ئەوترێ گزگل بۆ منە کەسێکە توانای ڕێکردنی باش نیە پێڵن فڵانە شەل لەگەڵ ئەوەدا کە قسەی پێ دەڵێن پێشی پێ دەکەن ناو ناتۆرەیەکشی لێ دەنێن کە لە نێو کۆمەڵگەدا دواتر ئەو کەسە بەو ناوە دەناسرێتەوە مامۆستا. بەڵێ ئێستاکە زۆر کەسێک لە کۆمەلگا ئەو ناوانەیان دەکردووە بۆنێ ئەو باسەوەیە کە کەسانێک کاتێک لە کاتەکان بەو شێوەیە بانگیان کردووە ئیتر ئێستاکە حالیان لەوانەیە بۆتە هۆی عیبداری بۆ خێزانەکانیشی بۆ مناڵەکانیشی هاتە تەنانەت جایوا تەماشاکەلی کوڕی فڵانە شەل یان کچی فڵانە شەل یان کوڕی فڵانە خێل یان کوڕی فڵانە بچووک یان گزگل فبۆیە ئەمانە هەمووی لە شەرعی خوددادا جائز نییە ئەگەر ئینسان لە هەر شوێنێکا بیکە ئەگەر لە ناو دانیشتێکی کۆمەڵایەتیە بیکە یا لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە بیکە یا لە هەر شوێنێکا بیکە هەموو ئەمانە لە ڕۆژی قیامەتە ئینسان لەسەری حیسابە خوای گەورە محاسبەی دەکا و لە ڕۆژی قیامەتە خوای گەورە لە چاکەکانی ئەو کەسانە دەسەنێتەوە ئەیدا بە چاکەکانی ئەو کەسانی کەوا زەم کراون و باس کراون جا بۆیە ئینسان نابێ ئەمانە بە شێوێکی کەم تەمەشا بکە جاری وا هەیە ئێمە ئەڵێن ئەگە گوناحەکەمان هەر ئەوە بێت قەی ناکە کەس نازانە ئینسان بە چ گوناح و بە چ تاوانێک ئەچێتە جەهەنەمەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی زۆر ترسناکدا دەفەرمێ جاری وا هەیە مرۆڤ هەیە وشەیەک لە دەمی دەرەچێ لا یلقی لەها بالا یعنی گوێی پێ نادا لێ وشەیە چێ قەیچێکە بەڵام پێغەمبەری خوا دەفەرمێ ئەی باتە ناو دۆزەخەوە 70 ساڵ بە قولایی دۆزەخەی باتە خوارەوە یەک گوشەیەک جاری وایە لە زمانمان دەرەچێ پێغەمبەری خوا فەرمێ ئەوەنە لامان کەمە ئەو وشەیە بە چای بایخەوە تەماشای ناکەین لێنە وشەیە قەیچێکە بەڵام ئەو وشەیە ئەبێتە هۆی ئەوەی کە 70 ساڵ بە جەهەنەما بیباتە خوارەوە جا بۆیە ئینسانی موسڵمان ئینسانی هۆشدار عاقڵ واعی دەبێ ئاگاداری ئەو وشانە بێ کە لە زمانی دەردەچێت. هەموو کەسێک بەشی خۆی هەڵەی هەیە مامۆستا من هەڵەیەک دەکەم لاوانەیە هەر لەسەر ینی هەر لەو کاتەدا تا سەرسقاندەی پەشیمان بم لەو هەڵەیە پەشیمان بم بەڵام دەبینی کەسانێ لە دەوروبەری تۆدا نازانێت چۆن فریای ئەوە بکەوێت دوو کەس بدۆزێتەوە هەڵەکانی تۆی بۆ باسکە ئەو کێشەی کە کردوتە یاخود ئەو هەڵی کە لەسەر کەسایەتی تۆ ئەکەوێت لە لای کەسانی دەوروبەرت باسکە لە ئاینی ئیسلامدا چۆن باسی ستردان داپۆشینی هەڵی بەرامبەرەکەت هاوڕێکەت براکەت خوشکەکەت کراوە مامۆستا. بەڵێ بەحەقەت یعنی یەکێک لەو بابەتانی کە لە ئیسلامدا زۆر بایەخی پێدراوە لە ئیسلامدا زۆر احتیمامی پێدراوە ئەوەیە کە ئینسان هەوڵ بدا کەم و کورتی بەرامبەرەکەی داپۆشێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک داپۆشێ عیب و عاری داپۆشێ نێڵێ خەڵک بیبینێ ئیلا خودای گەورە لە ڕۆژی قیامەتە عیب و عارەکانی دادەپۆشێ بەرامبەر ئەوەی کەوا کردوێتی بەرامبەر ئەو چاکەیە بۆیە هەتاکو وارد بووە لە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام سەحابەیەک هاتە لای پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی یا رسول الله فڵان کەسم بینی لە شۆرێکەوە لە پەنجەرەیەکەوە بینیم چاوم پێکەوت زینای دەکرد بەرژتان قایم بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە پێچەوانەی هەڕوێستەکانی ئێمەوەیە نەیفەرموو ئەرە با بڕۆیم زانین لەکوێ با بیبینین با بیگرم با عەزەتی دەم با وای لێ بکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەللا سترتهما بثوبک ئەی بۆ جلەکەت دانەکەن ئەو شۆنە بگری ستریکەی تۆ بین با کەسێتر نەیبینایە واتە لە ئیسلامدا بەو شێوەیە ئینسان ئەگەر بە حەقیقەتیش ئەو کەم و کورتەی هەبێ ئەو تاوانەی هەبێ ئەو هەڵەی هەبێ چاگوایە کە ئێمە دایپۆشین بۆ یەکەم هۆکار ئەوەیە کە کاتێک ئێمە بۆ دایپۆشین لەبەر ئەوەی کە ئەو خراپەیە لە ناو کۆمەلگادا تەشەنە نەکا چکە ئەگەر ئێستاکە من باسی ئەو خراپەیەم کرد
لەوانەیە کەسێکی تر بڵێ وادام ئەگەر فڵان بیکە واتە شتێکی ئاسایە دەبا منیش بیکەم واتە ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی کاتێک من باسێکم ئەمە یەک دووەم ئەبێتە هۆی ئەوەی ئەو کەسە ناو خەڵکە خراپ دەکەیت چونکە ئەو خەڵکە لەوانەیە دوای ئەو هەڵەیە تەوبە بکە و بگەڕێتەوە بەلای خوا بەڵام کە تۆ لای خەڵک باست کرد ئەمە واکارێت تازەی تر کە من حەیامچوو لای خەڵک باسەکرێم ئیتر بۆ تەوبە بکەم خاڵی سێیەم ئەوەیە کەوا ئەو ئینسانە وارێ دەکەی کەوا تەژیع بێ لەسەر ئەو بابەتە جارێکی تر ئەنجامی بداتەوە کەسانە تریش چاوی لێ بکەن جا بۆیە ئیسلام هەموو ئەم بابەتانە ڕێ دەگرێت بەچی بەوەی کەوا من و تۆ ئەو بابەتە سترکەین بۆی کەس باسی نەکا و جارێکە دووبارە نەبێتەوە جا بۆیە لە ئیسلامدا سترکردن و داپۆشینی هەڵەکانی بەرامبەر واجبێکی شەرعیە هەر کەسێک نەیکا تاوانبار دەبێت هەندێک جار ئەو هەڵانە کە باز دەکرێن مامۆستا یعنی شتی تریشی بۆ زیاکرێ چۆن بڵێ کەسێک بۆ نمونە پەرداغێک لە دەستی بە سوتفە کەوتۆتە خوارەوە ئەشکێ کەسێک ئەیبینێڵێ وەڵا پەرداخی گرد و خۆی کێشا بە عەرزە تاشکە یعنی ئەو هەڵەی کە کردوێتی زەربی دوویەکە زەربی چوارێکە زمان بۆ زمان زیاتر ئەچێتە سەری زیاتر هەڵەکەی گەورە بێ ینی ئەما چێتە پاڵی بوختانەوە کە هەڵەیەکی کردووە من بە شێوازێکی گەورەتر لەوەی کە کردوێتی هەڵەکەی باسکەم بەڵێ ئەمە وەکو باس واکە لە سەرەتای بەردامەکەوە کاتێک ئینسان باسی شتێک دەکات لە کەسێکدا ئەگەر شتەکەی تیابێ فعلەن ئەوە غەیبەتە ئەمە ئەگەر تیای نەبێ یان لێی گەورەوەکەین ئەگەر نیسکێ بەبیکەین بە گیسک لێی مێشێ بە بکەین بە گامێژ لێی ئەوە بێگومان ئەوە پێی دەوتێ بوختان بوختانیش ئەوەیە کەوا ئینسان لە بەرامبەرەکەی شتێکدا باسکە ئەوەی تێدا نەبێ بۆیە خوای گەورە کە باسی بوختانەکە لە قورئاندا خوای گەورە بە عەزیم بە گەورە باسێکە ئەفەرمێت تاوانێکی زۆر گەورەیە جا بۆیە ئینسانی عاقڵ ئینسانی ئیماندار دەبێت لەم بابەتانە خۆ بپارێزێ دەبێت ئێمە ئەوە بزانین ئێمە بەس بە دزیکردن سزا نادرێن ئێمە بەس بە پرشتا قایم بێ زیناکردن سزا نادرێن ئێمە بەس بە پیاوکوشتن سزا نادرێن زۆرینەی خەڵک لە تاوانە گەورەکان خۆیان دەپارێزن بەڵام خەڵک ئەلەم تاوانە نەخۆیان ناپارێزن وەکو لە مەسەلی عەرەبیە هاتووە حەبایە ڕاح تصير کوبایە واتە هێواش خاڵ دەنک هێواش گەورە ئابێتەوە تەمەشای شاخێ بکەی ئەو شاخە لە کۆمەڵێ بەردی بچووک پێکاتوە ئینسانیش کە گوێ بەو تاوانە نادا ئەو تاوانە بچووکانە نادا ئەوە ئەو کاتە هێواش تەمەشاکە لە ڕۆژی قیامەتە شاخێکی گەورە لەسەر شانەتی بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێ بە سەحابەکانی دەفەرمێ ئەتەدرونە من المفلیس ئایا دەزانن مفلیس کێیە سەحابەکان فەرمیان یا ڕەسوڵ الله مفلیس لا ئێمە ئەوەیە کە پارەی نییە پوری نییە پێغەمبەری خوا فەرمیەوە لە دنیا لە قیامەت مفلیس ئەوەیە کەسانێک دێنن لە ڕۆژی قیامەتە لەگەڵیانە کارە چاکانی دێنن نوێژەکەی دێنن زەکاتەکەی دێنن حەجەکەی دێنن عومرەکەی دێنن سەدەقەکەی دێنن قورئان خوێندنەکەی دێنن ئەمانە هەمووی لەگەڵی هاتووە بەڵام لەم بەرەوە تەمەشاکەی خەڵکانە زۆر سڕێیان گرتووە بۆچی سڕێیان گرتووە ئەن یا ڕەبی حەقمان لای ئەم زەلامەیە جۆری بەو داوە غەیبەتی ئەوی کردووە بوختانی بەوا کردووە زلەی لەو داوە ماڵی ئەمی خواردووە واتە مافی خەڵکی بردووە ئیتر ئەو مافی مادی بێ کە پارەیە یا مافی تەجاوزکردن بێ کە جۆنی پێداوە غەیبەتی کردووە بوختانی کردووە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی السەڵاتو وەسەلام خودای گەورەش عەدلە ئەمانە ڕازیەکە ئەلەم مەشهەدەدا چی ڕووەدا لە ڕۆژی قیامەتە ئینجا دێن لە چاکەکانی ئەم دێنن ئەو هەموو چاکەی کە هەیەتی سەدەقەیەک و باسمان کرد نوێژە زەکاتە حەجە هەموویەتی هێواش هەر کەسێ دێ و بەقەت حەقەکەی خۆی لە چاکانی ئەبا و ئەڕوا هێواش خەڵک دێ و ئەبا هێواش خەڵک دێ ئەبا هەتا تەمەشاکەی ئەو هەموو چاکەی کە لە پشتیوە بوو تەمەشاکەی چی نەما جارێ خەڵکیش سڕەی گرتووە خەڵکیش جارێ وا بەتەمایە مافی خۆی وەگرێ ئێمەشی چی پێ نەما اینجا خدای گەورە ئەمر دەکات دەفەرمێ لە خراپەکانی ئەوان هەڵگرن بیکەنە سەر خراپەکانی ئەم لەو کاتەیە پێغەمبەری خوا دەفەرمێ ئەبەوە ئەکرێتە جەهەنەمەوە پێغەمبەری خوا فەرمووی ئەوە مفلیسە ئەگەر تەمەشای ئەم فەرموودەیە بکەی بەڕێزم بۆمان دەرەکەی ئەم ئینسانە چاکەی هەبووە نوێژی هەبووە زەکاتی هەبووە حەجی هەبووە ڕۆژووی هەبووە قورئان خوێندنی هەبووە نزا و پاڕانەوەی شەوانی هەبووە
بەڵام بە بۆنەی نەگرتنی زمانی ئەو عیبادەتەی کە کردوێتی کاریگەری لەسەر ڕەوشت و ڕەفتار و ئەخلاقی ڕۆژانەی نەبووە تەماشاکەی ڕۆژی قیامەتە سوودی لێ نابینێ. واتە لە ئیسلامدا ئەوە نە گرینگە کە ئێمە ئاگامان لە زمانمان بێ و ئەمە ئاگامان لاڵوێستەکانمان بێ، عیبادەتەکانیشمان لێ قبول ناکرێگە کاتێک ئێمە ئەو عیبادەتانەی کە دەیکەین کاریگەری لەسەر ئەخلاق و ڕەوشت و ڕەفتار و هەڵوێست و قسەکردمان بەرامبەر بە خەڵک نەبێ. جا بۆیە ئەبێ ئینسان ئیماندار ئەو دیمەنەی لە ڕۆژی قیامەت دەبەرچاو بێ بەردەوام تاعەت و عیبادەتەکانی خۆت لە ڕۆژی قیامەتە بە فیڕۆ مەدە بە خەڵک ئەو خەڵکە سڕت بۆ گرێ و چاکانت کە تۆ ئێساکە پێوەی هیلاک دەبی دەکەی لەوێ دەدرێت بە خەڵک خراپەکان دەتەوێت کەمی کەیتەوە لەوێ خراپەی خەڵک دیتە سەر خراپەکانی تۆ. جا لەوێش تەوە ئیستیغفار نییە، لێرە ئەگەر خراپەشمان کردبێ لەوانێت تەوە ئیستیغفار بکەین خوا لێمان خۆش، بەس لەوێ تۆ بۆ ئیستیغفارش نییە، خوای گەورە لەوێ لێمان خۆش دابێ، لەوێ ئەوەی کە پاکمان نەکاتەوە سزا و جەهەنەمە. زۆر باشە. مامۆستا سەبارەت بەوەی کە هەندێک جار ینی من کاتێک باسی کەسێک دەکەم، غیبەتی کەسێک دەکەم، بوختان بۆ کەسێک دەکەم لە نێو دوو کەسدا دەیکەم. هەندێک جار لە تۆڕە کۆمەڵایەتەکان کەسانێک کێشەیەکی خولقیەوەکەوی لە سەرەتای پرۆگرامدا باسمان کرد، کێشەیەکی ئەخلاقی یاخود خاڵک کە لەسەر کەسایەتیەکەوێت وەکەوەی کە باسمان کرد، یاخود کێشەی دەرونی هەیە دەبینین لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا دەکرێت بە بابەت لە جیاتی دوو سێ کەس ملیۆنان کەسەی بینێ، هەزاران کەسەی بینێ، هەزاران کەس بە دیار هەڵەیەکەوە یاخود بە دیار کێشەیەکی دەرونی کێشەیەکی خوڵقی کەسێک دادەنیشن پێ دەکەنن. حکومەکەی ئەمەیان چۆنە؟ بەڵێ خۆی بە حەقەت زارە پێشە وشێ پێم باشە هۆکاری ئەم دیاردێ باسکەم لە کۆمەڵگەکەمانە. کاتێک ئێمە لە کۆمەلگای ئێمەدا دەبینی کەسانێک لە تۆڕە کۆمەڵاتەکانە ئەم بابەتانە دەروژێن و قسەی لەسەر دەکەن، بە حەقیقەت ئەوە معنای ئەوەیە کە ئەم کۆمەلگایی ئێمە یاخود ئەو کەسانی کە ئەمە ئەکەن پەرژین بێت لە گشتی، بەڵام ئەو کەسانی ئەمانە ئەکەن ئەم بابەتانە قسەی لەسەر دەکەن و کاری لەسەر دەکەن، ئەوە معنایەوە کە کەسانێکی بەتاڵن، کەسانێکن هیچیان پێ نییە، کەسانێکن توانای ئەوەیان نییە بە ژیری خۆیان، بە زانستی خۆیان، بە توانای علمی خۆیان وا بکەن کە خەڵک لەگەڵیانە مامەڵە بکە و خەڵک لایکیان بۆ بکە و خەڵک معجەبیان بێ و خەڵک متابعیان بکە، کە ئەمەیان پێ نییە. ئینجا دێن بەم شتە پەرژیتان قایم بێ پرۆپوچانە دەیانەوەی خەڵک بە خۆیانەوە مەشغوڵ بکەن. ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کەوا خەڵک ئابە و شێوازە قسەی لەسەر دەکات. خاڵەکەی ترکەوا وڵایە بە پرسیارێکی جەنابەت ئەوانەی کە ئەوە دەکەن بێگومان ئێمە جاری وایە ئەگە شتێک لە بین دوانە باز بکەین لەوانەیە هەر ئەو دوانە بیزانن، بەڵام کاتێک لە تۆڕی کۆمەڵایەتیە لەوانەیە ئێستاکە من لێرە توانجێک دەنووسم یان لایکێک دەکەم یان قسەیەک دەکەم عیبداری کەسێک دەکەم، هەموو ئەوەی کە لەسەر ئەم ئەرزەیە لەوانەیە بیبینێ، ئەوەی لە ئەوروپای ئایبینێ، ئەوەی لە ئەمریکای ئایبینێ، ئەوەی لە ئەفریقای ئایبینێ، ئەوەی لە هەر شوێنێکە ئایبینێ. واتە کە ئەمە بڵاوە بوو لە دواییشە بە ئاسانی ناکرێتەوە تۆ بێ ئەو گوناهای خۆت پاکۆکەی، چکە ئەو مافی مرۆڤە. ئێمە لە زۆر سپاس مامۆستا سامال بازیانی مامۆستای ئاینی، زۆر سپاس بۆی کە میوانی ئێمە بووی. مامۆستا سپاس بۆی ڕاستەخۆ لەگەڵماندا بوو، سپاس بۆ تەواوی زانیارەکانت.